دوای ئامادەکاریەکانی تیپی خوار 19 ساڵان یانەی هەولێرە بۆ قۆناغەکانی دوای قۆناغی کۆمەڵەکانی خولی خوار 19 ساڵانی عێراق. تیپەکە بەچڕی خۆی بۆ ڕوبەڕووبوونەوەی کارەبا ئامادە دەکات کەوا لە 2 یاریچوون و هاتنی قۆناغی 16 ڕوبەڕووی دەبێتەوە. هەولێر سێشەمە لە بەغداد بە کارەبا دەگات و هەفتەی داهاتووش لە یاری گەڕانەوە لەسەر یاریگای خۆی پێشوازی لێ دەکات. دەستخۆشی نەگۆ دەکەم کاوسێن بەڕاستی نابیەوەی گۆ لەبی بکەین کە هەموو یارێک ئامادەنە بەڕاستی دەستخۆشیتانێ دەکەم بەڕاستی کە فەرق جیازی ناکەنەوەش زۆر گرینگە لە وەرشی کوردستان کە جیاوازی ناکەن بەڕاستی بەخۆی ئەمە یەکەم جارە دەفمانەوە بگەینە قۆناغی 16 ئەلحەمدولیلا توانیمان بە 2 ساڵ لە سەرێک ئەم تیپەکە چکە ساڕ تیپە جیاواز بوو کە کامل یاریزانەکان گۆڕاوتە نایە یاریزان نەبی 24 یاریزانیمان لە تیپەکە گۆڕابوو بەڕاستی یعنیەتە بەخۆش دەزانێتە دانانی تیپەکەەوە ئاسان نییە ئەلحەمدولیلا سوپاس بۆ سەرپەرشتیارە سوپاس دەستی کارجێڕی بۆ سەرۆکیانەوە بۆ یاریزانەکان کە درێخیان نەکرد گەشتە قۆناغی 16 ئینشەڵا لە قۆناغی 16 ئەنجامان باش دەبی پاش ئەنجام باشەکەش ئینشەڵا 12 یاریزان بستە ڕەدی بستە خولی کوردستان لەوەی باشتر دەبی. تیپی خوار 19 ساڵان یانەی هەولێر لەم وەرزە 12 یاری ئەنجام داوە لە 7 یاری براوە بووە و تووشی 3 شکست و 2 یەکسانیش بووە بە کۆکردنەوەی 23 خاڵ و پلەی دووەمی کۆمەڵەکەی گەیشتۆتە قۆناغی 16. هێوا دیارە قۆناغی یەکەممان بەسەرکەوتوی تێپەڕان ئێستا گەیشتینە قۆناغی 16 ئینشاڵڵا یاریەکان بە شێوازی چوون و هاتن بەڕێوە دەچێت و کەتینە بەرامبەر یانەی کارەبا ئینشاڵڵا لەوێ ئەنجامەکی باش بەدەستدەین و بتانین لێرە یاری دووەم یارەکە بە ئاسانی ببینەوە حەسمی بکەین بە پاڵپشتی هاندەران و ئیداری ئەلحەمدولیلا خۆشمان باش ئامادە کردیا ئینشاڵڵا بتانین سەرکەوین لە قۆناغەکانی داهاتوو ئامانجمان ئینشاڵڵا بنەوەی نازناوەکەیە. تیپی خوار 19 ساڵان یانەی هەولێر وەرزی ڕابردوو لە قۆناغی 8 کرایە دەرەوە دوای دۆڕانی بەمینای پاڵەوان. ئەم وەرزە هەموو هیوایەکی بە پاڵەوان بوون هەڵچنیوە بەڵام تیپەکە ماوەی نزیکەی مانگێکە بێ یاری بووە و بەهۆی کەش و هەوا و بار و دۆخی ناوچەکەش نەیتوانی وەک پێویست مەشقەکانی بکات بەڵام بە یاریە دۆستانەکان قەرەبووی کردوتەوە. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.